لە کاتێکدا کاربەدەستانی وڵات لە سەفەری ئەم وڵات و ئەو وڵاتن سەدان ماڵ هەیە لەم کوردستانە ناو ماڵەکانیان و دەرەوەی ماڵەکانیان هیچ جیاوازی نییە و سەرما هەراسانی کردوون. درنگانێکی شەو دەبێت سەرۆکی کۆمەڵەی کورتەباڵەکان تەلەفۆنێک بۆ سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ دەکات لە پەرلەمانی کوردستان و داوای بەهانەوە چوونیان لێ دەکات. ئەویش بە پەلە بڕیار دەدات 2000 لتر نەوتیان بۆ دابین بکات و هەر بۆ ڕۆژی دواییش بەسەرێندا دابەش بکرێت. کەمپینی دابشکردنی نەوت لە دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە. ئەمڕۆژ کاک عەبدولستار سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ڕێگەی دەستگای بەخشینەوە بڵێن هاوکاریەکەی جەنابیانە و لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە بۆ کۆمەڵی کورتەباڵانی کوردستانی ناردووە. بڕەکە 100 بەنەوتە بۆ 50 هاوڵاتی کە لە ئەندامی کۆمەڵی کورتەباڵانی کوردستانن. دیارە لە دۆخێکی زۆر خراپان وەک لە گوێمان لێیان گرتووە و گفتوگۆمان لەگەڵ کردوون کە لەم دۆخی کە بە تەواوی خەڵکی هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپە. کۆمەڵی کورتەباڵیان کە ڕەنگە توانێت ئەو ئیش و کەسابەتیان نەبێت کە خەڵکێکی ئاسایی توانایەتی و ئەو موچە و ئیمتیازاتانش کە حکوومەت پێشووتر بۆی داناون دیارە نەماوە بۆی لە دۆخێکی زۆر خراپی گوزەرانن. لە ئێستا ئێمە نەوتەوان بۆ هێناون کە لە ڕێی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریەوە بەیان دابین کراو لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە دابەشەکە بە سریانە. و عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لەم ساڵدا نەوتی بێ بەرامبەری بەسەر زۆربەی چین و توێژەکاندا دابەش کردووە بە تایبەتی خاوەن پێداویستە تایبەتەکان. ئەو پێشە ڕایگەیاندبوو شەرم دەکەن لە خودا و خەڵک ماڵەکانی خۆیان گەرم بێت و هەژارانیش لە سەرما هەڵبلەرزن. سەرۆکی کۆمەڵەی کورتەباڵەکان دەڵێت عەبدولستار مەجید و کۆمەڵ و بەخشین زۆری هەیە بە سەریانەوە، هەمیشە لە کاتە سەختەکان بەهانایەنەوە هاتوون لە کاتێکدا ئەوە ئیشی حکومەتە بەڵام سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ پێی هەڵساوە. بەڕێز مامۆستاستار کە من پەیوەندی پێوە کرد شتێکشی لەبەردەسانەبوو من بە تاکیدی تا بەیانی منەستم کرد لە پەیوەندیە بوو لەگە بەرنامی بەخشینە بەسپاسەوە بەرنامی بەخشین هەمیشە هاوکارمان بووە لە هەموو مناسەبەکاندا لە کاتی ڕەمەزان و لە کاتی جەژنەکاندا سوپاس و پێزاینیانەکەین. ئەمە بەڕاستی ئەمە پاداشتێکی گەورەیە هەر لای خۆی گەورە کە بەسەرکردنەوەی ئەم کورتەباڵانە کە پێویستیان بە سوتەمەنیە. ئەمە هەم بەڕاستی عوباڵێکەوەتە سەر حکوومەت یاریمی کوردستان ئەرکە لەسەر حکوومەت یاریمی کوردستان ئەمە ئەرکێک نییە لەسەر مامۆستاستار کە ئەم نەوتەی بۆمان دابین کردووە بە سوپاس و پێزاینەوە کە ئەم نەوتەی بۆمان دابین کردووە کە هەمیشە هاوکارمان بووە. مامۆستاستار کە لە پەرلەمان بووە لە وەزیر بووە بە سوپاسەوە ڕۆڵی هەبووە جێی دەستی دیار بووە. ئێمە بۆ یەکە ئەمە خەڵکی خاوەن پێداویستی تایبەت و کورتەباڵا و هەژار و کەم دەرامەت لە ژیانێکی زۆر سەختان ژیانێکی خراپدان سەرما و سۆڵەس ڕووی کردووە لە وڵاتەکەمان. سەرۆکی حکوومەت شەیبینن بزان لە سەفەر و سیاحیە بڕوا بکەن هیچی پێ نییە هیچی پێ نییە بەس سەفەر و سیاحی و توجاراتەکە بۆ خۆی و بۆ بەرژەوەندی بۆ خۆی. ئەمە کە من بۆ یەکە ئەمە باڵێکەوێتە سەر ئەم سەرۆکی حکوومەتە فاشلە. من بۆ یەکە بە تایبەتی توندم ئەو کەسانی کەساکە زۆر فەقیر و هەژارن لە ناو توێژەکەی خۆمام زەختێکی زۆرمان لەسرە بۆ سوتەمەنی بۆ پیداویستەکانی تر 150,000 دینار تش پێڕەوا نەبینیم. نەوتەکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ باوکاری دەستگای بەخشینی خێرخوازی بەسەر 50 ماڵی خاوەن پێداویستی تایبەتدا لە سلێمانی دابەشکرا. هەر ماڵێک بڕی 40 لتر نەوتی بۆ دابین کرابوو. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت ناتوانێت دەست بنێت بە ڕووی هەژاراندا ئامادەیە سواڵیان بۆ بکات تا ماڵەکانیان گەرمی بێتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.